لەسەر ڕێگای سەرەکی هەولێر خەباتم لە ماوەی ڕابردوو بڕیاردرا بە نۆژەنکردنەوەی ئەم شەقامە لە نزیک گومرجی هەولێر تاوەکو کۆمەلگای کانی قڕژاڵە. لە هەفتەی ڕابردوو ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر کە من قسەم لەگەڵی کرد ئەو باسی لەوە کرد سایدی گەڕانەوە قۆناغی یەکەمی تەواو بوو و بۆ چەند ڕۆژێک بەڕووی شۆفێراندا دەکرێتەوە. کام ڕۆژ ئەم سایدا بەڕووی شۆفێراندا کراوەتەوە، بەڵام هێشتا قۆناغی کۆتایی ماوە وا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو قۆناغی خێرکردنی دۆمینی سایدەکە دەست پێ بکات و هێڵەکانی سەر شەقامەکە تاوا بکرێت. ئەو کات سایدی گەڕانەوە لە نزیک کۆمەلگایەکانی قڕژاڵە تاوەکو گومرگی هەولێر بەڕووی شۆفێراندا بە تەواوەتی بکرێتەوە. دوای تاوابوونی ئەم سایدا جا سایدی دووەم دەست پێ دەکات کە سایدی چوونە بۆ قەزای خەبات کە لە نزیک گومرگی هەولێر تاوەکو نزیک کۆمەلگای کانی قڕژاڵە لەخۆ دەگرێت، ڕاستەوخۆ دەست دەکرێت بە کارکردن لە شەقامی چوون بۆ قەزای خەبات.